ئەمڕۆ ئەگەر لە کوچە و کۆڵانەکانی ئامەد ئێلێ وان جۆلەمێرگ ڕۆها نسێبین تاتوان یۆگزەگۆڤە مەلەزگرت بگەڕین سەرنجی منداڵەکان بدەین لە یاریکردنیان یاخود دەمەقاڵەیاندا بزانین بە چ زمانێک دەدوێن ئەگەر بە کوردی نەدوێن کورد لە داهاتوودا ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورە دەبێتەوە بۆیە بە بڕوایی زمان ناسان کۆمەڵ ناسان و پسپۆڕان فێرکردنی منداڵان بە زمانی کوردی ئێجگار گرنگە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. لە باکووری کوردستان و لە تورکیاوە بنکۆڵکارێکی وردەنجامە دەین لەبارەی زمانی کوردیەوە. بە گوێرەی ئامارە فەرمیەکان کورد لە کاتێکدا یەک لەسەر 5 دانیشتوانی وڵاتی تورکیا پێک دێنن، بەڵام تەنیا لە 120یان دەتوانن بە زمانی دایک بە زمانی کوردی گفتوگۆ بکەن. بە گوێرەی دەستور لە وڵاتەدا زمانی ڕێگەپێدرا و تەنیا زمانی تورکیا، زمانەکانی دیکە بە زمانی نەناسرا و لە قەڵەم دەدرێن ئەژمێررێن و لە تۆمارە دەنجەکاندا دەوترێت بە زمانێکی نەناس قسەی کردو تەنانەدەوە بۆ پەرلەمانی وڵاتەش ڕاستە. لێرە و لەوێش ڕێکخراوەکان لایەنە سیاسیەکان گروپە جۆرە جۆرەکان هەوڵ دەدەن هەڵمەتی فێرکردن و فێربوونی زمانی کوردی ڕابگەێنن، بەڵام ئەمەوێ بپرسم ئایا هەڵمەتەکانیان بەکوێ گەیشت؟ لەبارەی زمانی کوردیەوە بنکۆڵکارێکی ورد ئەنجام دەین، لەگەڵمان بن. بۆ تێگەیشتن لەم بابەتە و لە پرۆگرامیکی بنکۆڵکاریدا پێویستە بگەڕێینەوە بۆ مێژوو زیاتر لە سەدەیەک پێش ئێستا و لە سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیدا ژمارەیەک ڕۆژنامە بە زمانی کوردی بڵاو دەکرانەوە. لە نەخشەکاندا وشەی کوردستان هەبوو، کوردەکان ئازادیی سنوورداریان لە بەکارهێنانی زمانی خۆیاندا هەبوو. کاتێک ئیمپراتۆریەتەکە لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانیدا لە لێواری ڕوخان نزیک بووە، مەستەفا کەمال ئەتاتورک بە پاڵپشتی کوردەکان ڕاپەڕی. ئەتاتورک لە وتەیەکدا لە ساڵی 1990 لە شاری ئامەدی باکووری کوردستان ڕایگەیاند بوونی ئێمە ئەوەمان لێ دەخوازێ کە کوردەکان تورکەکان هەموو موسڵمانەکان پێکەوە کار بکەن بۆ بەرگریکردن لە سربەخۆییمان و ڕێگەگرتن لە دابەشبوونی نیشتیمانەکەمان. بەڵام کاتێک ئەتاتورک لە ساڵی 1923دا کۆماری تورکیای دامەزراند بوونی کورد و زمانەکانی ڕەت کردەوە و لەبری ئەوە دەستەواژە نەخوازراوە ناودارەکەی بەکارهێناوتی کوردەکان تورکی شاخاوین. هەر بۆیە لە سەردەمی ئەتاتورکدا کوردەکان زیندانی کران، تەنانەت کۆمەڵ کوژیش کران. ماوەیەکی کەم دوای دامەزراندنی کۆماری تورکیا کوردەکان دژی دەوڵەتە سەرکوتکارەکە شۆڕشیان دەست پێ کرد. لە شوباتی 1925 شێخ سەعیدی پیران لە پارێزگاکانی ئامەد و خارپێت سەرکردایەتی شۆڕشێکی کرد دژی حکوومەتەکەی ئەتاتورک دەیان 1000 سەربازی گواستەوە بۆ هەردوو پارێزگاکە و دوای 2 مانگ لە دەستپێکردنی کۆتایی بە شۆڕشەکە هێنا. ئەوەش دوایەوەی شێخ سەعید و هاوڕەکانی دەستگیر کران و لە سێدارەش دران. ئەوە دوایین شۆڕشی کورد نەبوو. نزیکەی دەیەک دوای ئەوە سەید ڕەزا دژی دەوڵەتی تورک ڕاپەڕی، بەڵام شۆڕشەکە کەپ کرایەوە و نزیکەی 45,000 کوردیش شەهید کران. داواکاری بۆ دانان بە زمانی کوردی و خوێندن بەو زمانە لە 2 داواکاریە سەرکیەکانی پێش ئەنجامدانی هەردوو شۆڕشەوە بوون. لە ئیستانبول زمان ناس و شارەزا لە زمان و کللتوری کوردی زانە فەرقینی دەبینم. نێزی 100 ساڵە سیاسەتە بشافتنێ پۆلیتیکای ئاسیمیلاسیۆنێ لەسەر کوردان تێ جەرباندن تێن مەشاندن ji ber wê hindê Kurd her diçin bêtir bi zimanê serdest dipeyivin. باشە یەک لەسەر 5 خەڵکی ئەم وڵاتە کوردن. حزبە سیاسیەکان تا چەندە هەوڵیان ناوە ڕێز لە زمانی کوردی بگرن، نیان ڕەخنەیەک کە دەگیرێ لە هەدەپە بە تایبەتی وەکو حزبێکە پەرلەمانتاری زۆری هەیە لە پەرلەمانی تورکیا ئەوترێت زۆربەی بەیاننامە سیاسیەکان شێر بە تورکی دەنووسێت، زۆربەی پەیڤەکانیان هەر تورکین. قسەت لەسەرەوە چییە؟ هەرچەندی سەدەم ji ber vê siyaseta asimilasyonîst ya Tirkiyeyê bêjî divê ku bi taybetî pêşewayên Kurd, siyasetkarên Kurd, rewşenbîr, hunermend bi Kurd û kurmacî ku em bibêjin hemû Kurdê xwenda divê li xwe vegerin û li hemberî vê rewşa xerab helwest wergirin û giranî bidin zimanê xwe. Giranî bidin ser xebatê li ser zimanê xwe di hemî dam û dezgeh ne tenê partiyên siyasî ne tenê HDP hemî rêxistin dam û dezgeh partî komele sazî û dezgehê Kurdan debe bêtir kar û barên xwe xebatên xwe bi zimanê xwe bikin.
زۆر باشە مامۆستا ناوەندێکی گەورەی وەکو ڕاوەست لە ئامەد توێژینەوەیکی کردووە تەنانەت خەڵکی باکووری کوردستان تەنیا لە ١٤ دەتوانن بە زمانی کوردی قسە بکەن ئەمە ئاریشە نییە گرفت ئاریشەیەک مەزەنە نام گوت لە باکوور ڕێژەیە ئاخافتنە بە کوردی کێم دەبێ بە تایبەت جی ئەv ڕێژە di nav zarok û ciwanadan hîn kêmtir e. لە تورکیا و باکووری کوردستان بە ملیۆنان کورد دەژین لە مافی خوێندن بە زمانی دایک بێبەشن بە گوێرەی مادەی 42 دەستوری تورکیا زمانی تورکی زمانی دایکی سەرجەم هاوڵاتیانی تورکایە بە پشبەستن بەو مادەیە بێجگە لە تورکی خوێندن بە هەموو زمانێکی دیکە لە وڵاتەدا قەدەغەیە هەرچەندە لە ساڵی 2012ەوە زمانی کوردی وەگوانەی بژاردە لە قوتابخانەکاندا دەخوێنرێ بەڵام بە هۆکاری جیاواز پرۆسەکە بە فەرمیژ نەبێ بە کردەی ڕاگیراوە لەگەڵ شۆفێرێکی تاکسی کە دواتر لە ئەنجامی گفتوگۆکانمان بۆم دەرکەوکەوە کووردە و خەڵکی سێرتی باکووری کوردستانە ئێستا لە ئیستانبول لەگەڵ خانەوادەکەی دەژین لە ڕێگادا و لەگەڵ گوێگرتن لە ئاواز و مەقام و هۆرە و گۆرانی کوردی لە رادیۆی هێوی کە رادیۆیەکی کوردیە کە بێجگە لە گۆرانی میوزیکی کوردی تورکیش پەخش دەکەن باسی ئەوم بۆ دەکا کەوا منداڵەکانی دوورن لە زمانی کوردی خەڵقی سێرتێنە و ڕدە ساڵە زاتمە ئیستانبول ئیستانبولش خۆرات خەبتن است و ئەم و ماڵی خۆمە هەموو ماڵی خۆوانیە ڤر ئیستانبول ئەم وزاری خۆیان بە هەورات خەبتن شخۆڵتکەش خۆرا خۆران ماڵێ مژود بنە بە زمانی کوردیش خۆرا مژود بن ماڵێ وسا ئەو قاسەیە مەدرسە ئالێمە زمانی کوردی تنە ناخۆنن یانە لێ دەرێ لە تورکیا و باکووری کوردستان لە 3 کانونی 2022ەوە ناونووسین بۆ دەستنیشانکردنی وانەی بژاردە لە قۆناغی ناوەندی سەرجەم قوتابخانەکانی سەر بە وەزارەتی پەروەردەی تورکیا بۆ ساڵی خوێندنی 2022-2023 دەستی پێکرد و لە 7 شوبات کۆتایی بە وادەیە هات. Bu sevdalar boşuna ne bu sevdalar boşuna ben alım ben alım ben alım ben alım ben alım bu sevdalar boşuna ne bu sevdalar boşuna ben alım ben alım ben alım ben alım ev kampanya ku dest pê kiriye ji aliyê hunermendan ve ji aliyê nivîskaran ve ji aliyê کوردستان 24 لە ڕێگەی نووسنگەکان و پلاتفۆرمە جیاوازەکانی خۆی بە تەواوی بایەخی بۆ پرۆسەیەدا وەک هەندێک بۆ هەڵبژاردننی وانەی بژاردەی زمانی کوردی. ئازاد ئاڵتون بەرپرسی نووسنگەی کوردستان 24 لە ئەنقەرە و ئیستانبول لە بەرنامەی زیاتر لە کتێبێکی ژیوار ڕەسۆڵی کە لە رادیۆ سۆشیال میدیای کوردستان 24 پەخش بوو باسی لەوە کرد کەوا ئەو ئەپلیکیشنەی بۆ دیاریکردنی وانەی بژاردە دانراوە زۆر جار کێشەی هەیە و بەردەست نییە و ئەوەش بە ئامانج دەکرێت. نهادی دەستێ من دە فۆرمەکە ژوار ژنێزیک تو ژی نەها دکاری ببینی ئەو فۆرمە و نها ئەز نیشان دەدەم فۆرمە وەزارەتە پەروەردەهەیە یا تورکیەیە نەها لەبەر چ دەبێژە دناوە ڕووپەلا وەزارەتە پەروەردەیە تورکیە دەبێژە مخابن ئەو بەشەک و وە هەلبژارتیە دناوە فۆرمێن پەروەردەهەیە وەزارەتە پەروەردەیەدا جهناگرە بە پێی پرۆسەکە هەر قوتابیەک بۆی هەبوو تەنیا یەک وانەی بژاردە هەڵبژێرێ بۆ نمونە گەر قوتابیە گوانی ئاینی هەڵبژارد ناتوانێ وانەی زمانی کوردی بخوێنێ لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا وەزارەتی پەروەردەی تورکیا تەنیا یەک جار داتاکانی خواستی لەسەر وانەی زمانی کوردی بڵاو کردوتەوە. چی دەکرد بۆ پاراستنی زمان و کللتوری کوردی؟ بله حرکت زمان کوردی هست کرد سه آرمانجامه خالمه هنه یک پروردهی ترمیم بون از زمان کردی دو پروردهی از زمان کردی یا سیسیان یاده کردن ناوی هاتنه گوهراندن باشە خاڵی یەک بە فەرمیبوونە زمانی کوردی بله تەمەناکەم ڕۆژێ لەسەر پاسپۆرتەکانتان بە کوردی بنووسێت بله ئومێدتان هەیە ئەوە ئارمانجامە ئەوە عالیە خەباتێ داژی ئەم بێ ئیمکانە بچووک بێجارێ ئیمکانە بچووک بانە بکاربینن گۆ مەڕە بووە ئیمکانێکی مەزن ڕا ڕێوەکە
پەیامی وە دەگاتە هەمووی کووردا ما لە ئیستانبول پەیامی وە چالاکیەوە ئەوان پێی ئاشنان دەزانن ئاگاهتر گەل ئاگاهتر نینە مەکتەبە دا دەرسە بژاری مافێک هەیە 2015 هەتیە داینی کورد پەرانی هاژ ویا تنە هاژ وی نینن ئەم جی ویا دخنە ڕۆژە بێ سەر ویا خەباتە دکن سا دەرسە بژاری تەرجیح بکن پەروەردە ببن زمان ئەخلیهین ببن ئەوە جی برا بۆە دەست پێکێک بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی پەروەردەی تورکیا لە ساڵی خوێندنی 2015-2016دا لە تورکیا و باکووری کوردستان 7,931 قوتابی وانەی بژاردەی زمانی کوردیان هەڵبژاردەبوو. لەم ژمارەیەدا 7,616 قوتابی وانەی شێوەزاری کرمانجی و 6,315 قوتابیش وانەی شێوەزاری زازاکیان هەڵبژاردەبوو. لە تورکیا و باکووری کوردستاندا 1,148,000 مامۆستا هەن. بەڵام تەنیا 79یان مامۆستای زمانی کوردین. لە ساڵی 2018دا تەنیا 3 مامۆستای زمانی کوردی دامەزرێنراون. لە ساڵی 2019دا مامۆستای زمانی کوردیدا نەمەزێنراوە. لە ساڵی 2020دا تەنیا 1 مامۆستای زمانی کوردی دامەزرێنرا. لە ساڵی 2021یش 3 مامۆستای زمانی کوردی دامەزرێنران و کۆی گشتی 79 مامۆستای زمانی کوردی دامەزرێنراو هەن. ئەمە لە کاتێکدایە لە ساڵی 2021ەوە بەشی کوردی لە زانکۆکانی ئارتوکڵ و لە مێردین، زانکۆی ئەڵپ ئەرسڵان لە موش، زانکۆی چەولیک و زانکۆی منزڕوو لە دێرسیم کراوەتەوە. ساڵی 2007 هەمان بەش لە زانکۆی یوزن جویل لەوان کراوەتەوە. تاوەکو ئێستا 1500 خوێندکار لەو بەشانە دەرچوون. بە گوێرەی پرۆسەی وانەی بژاردا قوتابیانی پۆلەکانی 5 و 6 و 7 و 8 دەتوانن لە چوارچێوەی دەستنیشانکردنی وانەی بژاردەدا وانەی زمانی کوردی هەڵبژێرن. بە پێی سیستەمی خوێندن لەوانەی بژاردە ئەگەر دە قوتابی داوای خوێندن بە هەر زمانێکی بژاردە بکەن پۆلێکی تایبەتیان بۆ دەکرێتەوە. ڕێکخراوی حەسکورد لەم پرسەدا بەدەیان بانگەشەی جۆرا و جۆریان کردووە و ڕوونکردنەوە بڵاو دەکەنەوە بەڵام لەلایەن هێزی ئەمنیەوە بێکێشە نەبوون. ji bo mafê zimanê Kurdî ji bo nasandina dersê bijartiyê Tirkiye me çalakiyekî çêkir me van broşura ji netebara ji Tirka Kurdara bela kir û me got gere meriv xwayî li zimanê Kurdî jî derkeve li Tirkiye di dibistanê navîn da xwendevan dikarin dersê Kurdî jî helbijêrin. Ev vî mafa heye lê vî mafa mixabin پر کس نزانه حتی آنها ناتیه ناساندن مجبور به ناساندن خواد کی وسا کر و ام کامل حرکت زمانی کردی ام مجبور معفی زمانی کردی دخابتن ڕاوەست سنتەرێکی توێژینەوەی کوردیە لە ئامەد ڕاپرسێکی لە ئەیلولی ساڵی 2019دا لە هەندێک ناوچەی باکووری کوردستان ئەنجامدا بە مەبەستی دەرخستنی ئەو ڕاستەیەی کە چەند کەس لە کوردانی تەمەن 18 تاوەکو 30 ساڵ دەتوانن بە شێوەیەکی پارا و زمانی کوردی بەکاربێنن. لەو ڕاپرسیەدا بۆ چوونی 600 کورد وەرگیرا بوو. تەنیا لە 18 ڕایانگەیاندبوو کە دەتوانن بە کوردی قسە بکەن، بخوێننەوە و بنووسن. هەر بە گوێرەی ڕاپرسیەکە تەنیا لە 144یان ئاماژەیان بەوە کردبوو کە دەتوانن بە زمانی دایکی خۆیان قسە بکەن. کاتێک ئەو پرسیاریان لێکرابوو کە دەبێت چ زمانێک لە تورکیادا زمانی فەرمی بێ لە 171.5 ڕایانگەیاندبوو کە دەبێت تورکی و کوردی هەردووکیان زمانی فەرمی بن. بڕیاریش وایە هەمان ناوەند لە نزیکترین کاتدا نوێترین ڕاپرسی خۆی لەسەر هەمان پرس بڵاو بکاتەوە. لێرە لە ئیستیقلال دەنگی میوزیک و گۆرانی و گۆڤەند وەک وەڵامێک بۆ ئەو ڕێگریەی لە چەند ڕۆژی ڕابردوودا پۆلیس دژ بە هەندێک گەنج ئەنجامیدا وەک لەم گرتە ڤیدیۆیەدا دەردەکەوێت کەوا دەڵێت نابێ بە کوردی گۆرانی بڵێن. هەڵبەتە ئەمڕۆ چالاکیی هونەری فەرهەنگی بەڕێوە دەچێت بۆ ئەوەی کە نەڕزای خۆیان دەبڕێن کە بڵێن زمان و میوزیکی کوردی ناتوانرێ هیچ کاتێک قەدەخە کرێت بەردەوامە بێت. هەواڵی من لەوێدەرێ کاری موزیکێ دەکەن کوردستانی کوردی دەبێژن کوردستانی ترکیش دەبێژن حتانی دەستی وانتێ لە هەر زمانی دینین سێ زمان لێڤرا پێشتا تر تسرا دەچی هەنێک هەواڵ عەرەبچە دەبێژن ئەو ئیرۆ ئەسکەری ترکیای لە قەت سۆرنێک چی ناکەن لە شتێک نابێژن وانڕە
لسرا برای ما حوالی مین دلال سترانی کردی سرا دبیجن hemen te qot dikin yani nabêjin hez nakim bira stranê kurmancî bêjin hevalê min yani sana daxbînî her ziman چالاکان و پەرلەمانتاران و هەندێک لایەنی سیاسی وەک پاڵپشتیە کاتونەتە ئێرە بە هەموو لایەک دەڵێن دەنگ و میوزیکی کوردی کۆتایی نایەت ev çend roja li hember müzijenê me êrişên kolluk kuvvetî pêketîne. Ji bo wê jî ev di sê roja di roja vê dane. Bê tehmelkirina li hember zimanê Kurdî, li hember müzîka Kurdî em wekî gelê Stenbolê, wekî rêveberiya bajêrê Stenbolê em qebûl nakine. Bi çi hêcetê bit bila wê hêcetê bitin em astengiya êrişê li hember müzîka Kurdî zimanê Kurdî em qebûl nakine. هەدەپە زۆرترین دەنگی کوردی هەیە بەڵام خۆی بە پارتێکی کوردی نازانێ وەک پارتێکی پاڵپشتیکار لە کورد و پارتێکی چەپڕە و مامەڵە دەکات هەدەپە پێی وایە کە ئاک پارتی هۆکاری سەرەکی پشتگوێخستنی زمانی کوردیە لە وڵاتە لەگەڵ فەرهاد ئانجۆ ئەندامی ئەنجومەنی باڵای هەدەپە و بەرپرسی ئۆفیسی ئیستانبوڵی ئەو پارتە گفتوگۆم دەبێت هەندێک جار رەخنە دەگیرێت لە پارتە کوردیەکان بە تایبەتی هەدە پێش دەوترێت بەیاننامەیە خۆ نووسینە فەرمیە خۆ بە تورکی دەنووسن بە کوردی نانووسن ئەوش رەخنە ئاڕاستەیەوە دەکرێت ئێوە دەڵێت چی ئەم وەکی هەدە پێ دەهان باوەڕی و گەلێ دیترێ ناومەدا جێتێگرنە بێگومان ئەم هەم زمانە کوردیژی بکارتینە هەم زمانە تورکی دێ ئەم di Türkiye'de siyaset edekin bêgoman ji bo ku em bên femkirin bên naskirin bêgoman ku zimanê Tirkî serwere lêbelê nayet bu hatê ku me zimanê Kurdî dêne we rexekê da li hêla xwedî derketinê da herî berdelê mezin partiya HDP ditine sempatîze dil dane HDP ew dine gorey wan ev rexne wasa zêde cihdanîne em wê bêjine وەکو هەدەفە چیتان کرۆ بۆ زیاتر لە 5 میلیۆن کورد کە لە ئێستانبوڵن بۆی زمانیان لەبیر نەچێ بۆی نەوەی داهاتوو زمانی کوردی بزانێت چیتان کردو me hemû taxê xwe da hema civînê xwe da ji bo mal em digerin malbatê xwe hişyar dikine ji bo ku ji bo dersên Kurdî bên hilbijêrin me xebatên me hene em riya çepemeniyê riya civînê xwe komcivînê xwe em vê bi awayekî zelan em parvetkin lê belê zimanê Kurdî ne zimanê ku zimanekî bibit hilbijarî ziman dibe ku zimanê bibit fermî zimanê perwerdeyî ye sekne HDP li bo hêla ziman bibe ev di vî welatî da bibit zimanê perwerde zimanê bibێت zimanê perwerde zimanê em ditekoşîn ڕەجەب تەییب ئەردۆغانی سەرۆکی پارتی دادوگەشەپێدان لە ساڵی 2002 دەسەڵاتی تورکیای گرتە دەست و دەستی کرد بە کرانەوە بەڕووی زمانی و کولتوری کوردیدا کرانەوەیەک کە حکوومەتەکانی پێشوو وەک بڤە تەماشایان دەکرد ئامانجی یاک پارتی بریتی بوو لە بەدەستێنانی دەنگی ملیۆنان کورد لە باکووری کوردستان و لەو ڕۆژەوە سەرکەوتوو بوو توانی ببێتە ڕکابەری سەرکی ئەو پارتە کوردیانەی کە دواتر داخران و هەدەپە شوێنی گرتنەوە ئەم لە vî welatî birastî em ji me werî ve em bi biratî em jiyan dikin ama biratiya me demekî li ser devkiyê eğer biratîkê rastî hevaya hezar salan hevaya zaten qedexe ser ziman gerek nevaya asimilasyon gerek ser ziman nevaya gerek qedexel ser müzika Kurdî ser şealiya Kurdî ser navê Kurdî nevaya madem ki em vî welatî jiyan dikin wekî mîna bira ne wisa o zaman em biratî jiyan bikin mam çima qedexa dikin بە نێوەنگیری هەدەپە و هەندێک پارتی دیکەی کوردی لە باشووری کوردستان هەرێکە لە ئەنقەرە و پەکەکان لە ساڵی 2013دا ئەگربەستیان ڕاگەیاند ئەگربەستەکە چەندین دەستکەوتی دەگمەنی بۆ کورد هەبوو لە ڕووی سیاسی و کللتوریەوە بە تایبەتی دەرفەتێکی باشی بۆ پێشخستنی زمانی کوردی ڕەخساند حکوومەتەکەی ئاکپارتی ڕێگەی بە کوردەکاندا کە دەستگای کوردی و میدیای کوردی و باخچەی ساوایانی کوردی بکەنەوە بۆ یەکەم جار لە مێژووی تورکیادا ڕێگە بە کوردەکان درا کە بە زمانی خۆیان بەرگری لە خۆیان بکەن لە دادگاکاندا هەرچەندە زمانەکە هەر بە زمانێکی نەناسرا و دادەنرا لە بەرامبەر ئەو کرانەوەیدا تورکیا دەیویست پەکەکە لە باکوور بەرەو باشووری کوردستان پەشەکشە بکەن پەکەکە چەند چەکدارێکی خۆی کشانەوە بەڵام پاش 2 ساڵ و نیو پرۆسی ئاشتی کۆتایی هاتوو دووبارە هەردوو لە دەستیان بەشەڕ کردەوە هەردووکیان یەکدیان تۆمەتبار دەکرد بە پێشێلکردنی ئاگربەستەکە چی ئەکەن لە پەرلەمانی تورکیا بۆەوەی بە زمانی کوردی بێ بە زمانی فەرمی لە پاڵ تورکیدا Yani şöyle söylemek lazım, öncelikle bu iktidar
maalesef Kürt sorununda demokratik çözüm yerine بەداخەوە لە ئێستادا دەسەڵاتدارانی ئاکەپە لە تورکیادا سیاسەتی شەڕیان هەڵبژاردووە لە جێگەی سیاسەتی ئاشتی هەر بۆیە زۆر جار هەوڵی ئەوادەن کەوا زمانی کوردی قەدەغە بکەن و ڕێگری جۆراوجۆری لێ بکرێت تەنانەت لافیتە و گۆرانی کوردیش قەدەغە دەکەن ئەوانش بەشێکن لە سیاسەتەکانی ئاکەپە تەنانەت ئێمە کە لە پەرلەمانی تورکیاداین ڕێگریمان لێ دەکرێت کە بە کوردی قسە دەکەین هەر کاتێکیشکەوە بە کوردی قسە دەکەین لە ئەرشیفی پەرلەمان و لە تۆمارەکاندا دەنووسرێت بە زمانێکی لەناچراو قسەی کرد کە ئەمانش مانای ئەوەیە کە تۆ دانانیت بە زمانی کوردیدا هەرچەندە هەندێک جار پەرلەمانتارانی ئاکپارتی دەڵێن ئێمە کێشەمان نییە لەگەڵ زمانی کوردیدا بەڵام کاتێک تۆ دەڵێی زمانێکی نزانراو یەخود نەناسراو ئەوە خۆی بۆ خۆی ڕێگری و قەدەغەکردنە هەر بۆیە ئێمە وەکو پەرلەمانتارانی هەدەپا لە شەقام و پەرلەمان بەرگری لەو زمانە دەکەین ئێستا هەوڵێک بەدیەکرێ ئاک پارتی هوداپار هەدەپە هەموو لایەنەکانی دیکە بۆ زمانی کوردی ئێوە گەشتبینن بەو جۆرە هەوڵانەی کە ئێستا ئاخرێتە ڕوو بۆ زمانی کوردی بە تایبەتی لە 15 ساڵی ڕابردوو هەوڵێکە بوو بەڵام هەموو شکستی هێنا قسەی ئێوە چێت Ya bence sorun şurada seçmeli ders değil aslında. مەسەلەی هەڵبژاردننی زمانی کوردی ئەوە پرسێکی بچووکە چونکە لەوە گەورەتر پێویستە بە فەرمی زمانی کوردی بناسێنرێت و هاوڵاتیانی کورد لە تورکیادا بتوانن ئازادانە بۆ زمانە بخوێن و بخوێنەوە لە قوتابخانە و زانکۆکاندا هەروەها بۆچی نابێت بە زمانی دایک بخوێنیت لە کاتێکدا لە وڵاتانی دیکە بە ئازادانە چەندین زمان هەیە و بۆ هەر کەسێک ئەوە مافێکی سەرەتاییە کە بە زمانی دایکی خۆی بخوێنێت و بنووسێت هەر بۆیە مەسەلەکە تەنها پەیوەست نییە بە هەڵبژاردننی زمانی کوردی بەڵکو دەبێت دانپێدانانی فەرمی هەبێت و hemû kesek azad bêt bi zimanî dayîk bergirî li xwe bikat. Êmeş bergirî li mafe dekin. Türkiye'de niye ana dilinde eğitim denen şeyi kabul etmiyorlar? جێگیری سەرۆکی هوداپار کە بە پارتێکی نزیک لە ئاک پارتی و دەسەڵاتی وڵاتەکەدا دەنرێ لەسەر بابەتی زمانی کوردی قسەی خۆیان هەیە. Malumunuz aslında Kürtçe seçmeli. هەر وەک بەڕێز سەرۆکی حزبمان زەکەریا یایبچی ئۆغڵو لە ماوەی ڕابردوودا و لە چەندین دیداردا زۆر بە گرنگیەوە باسی مەسەلەی هەڵبژاردننی زمانی کوردی کردووە. ئێمە پێمان وایە کە زمان شوناسی هەر میلەتێکە ئەگەر شوناسی میلەتەکە لە مەترسیدا بێت ئەوە ئیمان و دینداری و میلەتەش لە مەترسیدایە بۆیە با هەموو شێوەیەک هەوڵ بۆ سەرخستنی ئەم مەسەلەیە دەدەین. لە کۆی مەسەلەی کێشەی کوردە ئەمەیەکە لە هەنگاوە گرنگەکان و هاوکات لەگەڵ سەرجەم ڕێکخراوە مەدەنی و حزبە سیاسیەکان و هەموو بەشەکانی تردا کار بۆ ئەوە ئەکەین کێشەی کورد لە تورکیا بە گفتوگۆ و ئاشتیانە چارەسەر بکرێت. سەردانی ناوەندێکی کتێب فرۆشیم کردو لە ئیستانبول. لێرە فرۆشی کتێب بە زمانی کوردی تاو لاوازە بە تایبەتی لە شارێکی گەورەی وەکو ئیستانبول کە زیاتر لە 5 ملیۆن کوردی تێدا دەژی. خاوەنی ناوەندا کتێب فرۆشیەکە کووردە. بەڵام خۆیشی زۆر بە ئەستەم دەتوانێت دەربڕین بە زمانی کوردی بکات. لەگەڵ ئازاداڵتون بەرپرسی نووسنگەکانی کوردستان 24 لە ئیستانبول و ئەنقەرە لە هەوڵی ئەوەداین تاوا بکات بە کوردی گفتوگۆمان لەگەڵدا بکات. ئەم هاوڕێمان کە پەرتوک فرۆشە کێشەمانەوە بوو کە ئەیود من بە کوردین قسە ناکەم منیش ڕانی بەڕاستی خواستمەوە بوو کە بە کوردی لەگەڵ من گفتوگۆ بکەوت چونکە ئیشەکە من بەڕامەکەمان لەسەر زمانی کوردیە. سڵاوت لێ بەجارێکی دیکە ئەگەر پێم بڵێ ڕەوشی کتێبە کوردی چاوایە تا چەند نەفرۆشتن هەنا ناباشە ناباشە تەنانە داوا دیوانەکانیش ناچن نافرۆشن نافرۆشن کتابە کوردی تو نییە ئەمە ترکیە باشە ئەو هەموو کوردانە ترکیە خواندەیە مە کورمانجێ نەخوێندێ کورمانجێ نەخوێندێ یعنی هەرچی کتێبێ کورمانجی دەرێنێ لە ناو پەرتوخانە تۆزی بەسەر دەنیشن ناچێت مەسەلا ئەو توکیە چاپە 2 چاپە 3 چاپە 4 ئەمە ئەو کوردیە چاپە 1 بەپێی دوایین داتاکانی دەستەی ئامارەکانی تورکیا ژمارەی دانیشتوانی تورکیا لە ساڵی 2021دا بەراورد بە ساڵی 2020 1 ملیۆن و 65,911 کەس زیادی کردووە. کۆی گشتی ژمارەی دانیشتوانی تورکیا لە 83 ملیۆن و 614,362 کەسەوە بۆ 84 ملیۆن و 680,273 کەس بەرز بۆتەوە. ژمارەی دانیشتوانی باکووری کوردستانیش لە ساڵی 2021دا بەراورد بە ساڵی 2020 428,350 کەس کەمی کردووە. ژماری دانیشتوانی باکووری کوردستان 16 ملیۆن و 910,368 کەسە.